تەرمی ئەو نۆ پێشمەرگەی کۆمەڵەی شۆڕژگەڕانی زەحمەتکێشانی کوردستانن کە 2 ڕۆژ بەر لە ئێستا بەهۆی هێرشی موشەکی ئێرانەوە کوژران لە یەکێک لە گۆڕستانەکانی سلێمانی بە خاک دەستپێردرێن. یەکێک لە هاوڕێکانیان ساتی ڕووداوەکەمان بۆ دەگەڕێتەوە. کاتێ سای موشەکەکەمان ژنۆفت ئێمە وەختێ ڕۆشتینە ئەوێ پێماوان نەبوو کە ئەوەندە هینەکە قورس ببێ بەڕاستی و حتا من باونوان بەرپرسی پزیشکی کێفی پزیشکیم هەڵگرکە یارمەتی دەریان بم کە بتوانم دەردێکیان لێکەم کەمەوە یا حتا بزانم جریان چییە. بەڵام کاتێک گەشتمە ئەو شوێنە هاوڕێکانم کە لێ نەبوون کوتیان کیفی پزیشکی نەتەنها بەکاریان نایە بەکارەوە نایەن کە بیشیان بینن. هەرنۆ پێشمەرگەکەی کۆمەڵە لە بارگایەکی حیزبەکە لە ئەشکەوتێکدا لە خەودا بوون لە نزیک زەرگوێز کاتێک موشەکی ڕژێمیێران سەر لە بەیانی بە ئامانجی گرتوون بە وتەی هاوڕێکانیان 6 لە پێشمەرگەکان کەمتر لە مانگێکە بەشداری ریزەکانی کۆمەڵە بوون. قوربانیەکان ژمارەیان 12 کەس بووە بەڵام دوانیان لە مردن ڕزگاریان بوو و لە ئێستادا لەژێر چارەسەردان. 6 دانە لە هاوڕەکانمان بە تازەگی هاتبوون. بە وادەی پێ بێ 10 ڕۆژ دەبوو نەدەبوو کاتم بۆ ناو ڕیزی پێشمەرگەکانەوە وەلی باوەی کە تازات بوو زۆر بە ورە و بە باوەڕەوات بوون لە نێو ڕیزەکانی پێشمەرگەوە. بە لە بەرچاوگرتنی دۆخی هەرێم و هەستیاری دۆخی ئەمنی ماوەی 2 ڕۆژات تەرمی قوربانیەکان لە پزیشکدادی سلێمانین. ئەمڕۆژ بەشێک لە دانیشتوانی سلێمانی هاوسۆزن بۆ لە دەستدانی ئەو پێشمەرگانە بەشێک لە هاونیشتیمانیان ئامادەی مەراسیمی بە خاکسپاردنەکەیانن. من پێم وابێ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر دۆخی هەرێمی کوردستان لە بەرچاو گرتووە. ساڵای ساڵە چالاکیەکانی خۆیان سز کردووە و بەشداریان نەکردووە بەڵام ئەمە دۆخێکی تازەی هاتوتە پێشوانێ. من پێم وابێ کورد ئەگەر ویستە بەشدار بێت دەیانتوانی گۆڕانکارێکی گەنۆعی لە ناو ئێرانە بکەن چونکە کوردەکان بۆ خۆیان زیاتر لە 12-13 ملیۆن کورد هەیە و نەحەقی بەرامبەرم کوردانە کراوە. بەپێی ناسنامەی قوربانیەکان سەرجەمیان لە ساڵی 2026دا لە کاتی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران بەشداری ڕیزەکانی کۆمەڵی شۆڕژگەڕان بوون بەڵام هەردوای کەمتر لە مانگێک لە هەرێمی کوردستان بوونە قوربانی و هاوڕێکانیان دەڵێن خوێنیان بەزایع ناچێت و لەسەر خەباتیان بەردەوام دەبن. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی.